جێکی وەکو تۆ ئەبی ئیسا پرسیاری ئەوەت کردایە مامۆساگیان من ڕۆژانەی یەک لاپەڕە قورئانم بۆ لەبەرەکرێت چی بکەم بیکەمە دوو لاپەڕە مامۆسا شەوی 4 ڕکات نوێژم شەو نوێژم بۆ کرێ بیکەم چۆن بتوانم 8 ڕکات بکەم واللهی مامۆستا من گەنجێکی گوناحکارم وەلێت خۆش بێ یا ڕەبی لە ئێستا حەمد و سەنا بۆ خۆی گەورە نوێژ ئەەکەم مامۆستا بەڵام لە با بڵێن لە ڕابردووە تاوانە گوناحم زۆر ئەنجام داوە تێکەڵ بوون وە خواردنەوە تێکەڵ بوون لەگەڵ ئافرەتی ناوەکەنەوە الله ئامین ئەڵڵا بەڵام مامۆستا پرسیارەکەی من ئەوەیە من لە ئێستا تقریبەن نزیکی 1 ساڵە بێت ساڵ زیاتری شەبێ سپاس بە خۆی گەورە حەمد و سەنا بۆ خۆی گەورە نوێژەکانم بە مەزبوطی ئەەکەم هەموو نوێژەکانشم بە جەماعەت ئەەکەم باشە تێکەڵبوونم لەگەڵ ئافرەتە بە هیچ شێوەیەک نەماوە قەتعم کردووە هیچ پەیوەندیەک هیچ عیلاقەیەکی خۆشەویستیم نەماوە بەڵام کێشە ڕئیسیەکەی من لێرەیە ئەوەیە مامۆستا وازشم لە خواردنەوە هێناوە بەڵام جار جار حەزم بۆی ئەچێت جار جار حەزشم بۆی ئەچێت لە چاوی خەڵک یعنی دوور لە هەموو کەسێک بە تاقی تەنیا جاری وایە زاڵ نیم بەسەر نەفسی خۆما تێگەی تر تینم بۆ دێ مامۆستا تینم بۆ دێت لە گۆشەیەکە لە شوێنێکە دانشم نزبەیەکی کەم ئەخۆمەوە زاڵ نیم بەسەر نەفسی خۆما مامۆستا بەڵام نوێژەکانش هەمووی لە کاتی خۆیان ئەەکەم فەرزەکان لە کاتی خۆیان ئەەکەم هەموو تاوانێکی منەوەیە هەموو گوناحێکی منەوەیە وەڵاهی قوربانگیان خۆی گەورە ئیرادەیەکی وای داوە بە تۆ بتوانی واز لەو گوناهە بێنیت و ئەو گوناهە با چاکت پێ بڵم باوەڕت هەبێ هەر ئەوەندە خۆشە ئیرادت بۆ دروست تۆ مادام خوا هیدایەتی داوی ئەوە توانی بخیتە ژێر پێتەوە قوربانگیان و پاشان ئاگال لێبێت خۆی گەورە خۆی دوو یاسای داناوە لە قورئان وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى تو بزانا لم تعقميت هر كسي لمقامي خوا بترسيت لبينيني خوا لبينيني ملك الموت لو روجي كوائي كان ناو كفنا وباشان براب وناو قوريا بن وباشان دو ملائكة دي برسياري ليكن لو مقام بترسيت ونهى النفس عن الهوى باشا پێچەوانی نفس و ئارەزوەکانی خۆی کرد فإن الجنة هي المأوى ئەو کەسە شوێن و مەنزڵگای ئەو کەسە بەهەشتە باشە قوربانگیان ئەمە یاسای خۆی گەورەیە تۆ ناکرێ لەولاوە نوێژکەیت بەڵام لەولاوە حەز و ئارەزوەکانت زاڵ بن بەسەرتا بڕۆی مەشروب بخۆیتەوە نوێژەکەت لە جێی خۆیەتی دەسە خۆش بێ ماڵە ئاوا بێشتێکی باشەکەیت بەڵام بزانە لەو کاتی کە تۆ مەشروبەکە ئەگریتە دەستەوە ئەگەر ڕوحت دەرچێت تۆ ئەبێ لە طینەت الخەبال بخۆیتەوە کە چڵکا و جەنابەتی دۆزەخە لە ناو دۆزەخە خوا پەنامان بات تۆ بەرگەی ئاگری دۆزەخ ناگرێت و زەمان هەیە تۆ لەو کاتەیە ڕوحت دەرنەچێت هیچ زەمانێک هەیە نییە هیچ زەمانی نییە کاکەگیان کەواتە ئەبێ هەر لە ئیستاوە بڕیار بدەیت بڵێ خوای ئەو من بڕیارمدا ناگەڕێمە سەر ئەو تاوانە وڕەمەزانیشمان لە پێشە مامۆستا محەممەد الحەمدولله سپاس بۆ خۆی ڕەمەزانمان لە پێشە مامۆستا بەڵام من ساڵانی زوو نسبەی خواردنەوەم زۆر بۆ ڕۆژی وا هەبوو جارێک دوو جار سێ جار ئەم خواردەوە بەڵام حەمد و سەنا بە خۆی گەورە ئێستا لە خلالی ئەم ساڵەیە کە ڕوون کردووەتە خۆی گەورە هیچ شتێکی خراپم نەماوە 2 مانگ 3 مانگ جارێک کە تینم بۆ دێدانشم لە گۆشەیەکە بە تاقی تەنیا خودی خۆم و خۆی گەورە یعنی لە ئەوە ئێستاش کە پەیوەندیم بە تۆ کردو مەگە کۆمەڵێک دۆست و برادر ئەحبابیا خۆشک یا برا ئەم شتە بزانن ئەمەی کە ئێستا بۆ تۆی باسەکەم تێگەیت حەزم کرد ڕای جەناب لە ڕووی شەرعیە لە ڕووە شەرعیەکەوە وەربگرم ئەگنا سوێن بە خوای گەورە بە ڕەب العالەمین عیلاقاتی ئافرەتم نییە بە هیچ شێوێک لێ ئێستاش مامۆستا بۆ مەعلوماتت گەنجێکم بە تاقی تەنیاش ئەژیم دایکم نەماوە بە ڕەحمەت بێت لێ ئێستا خودی خۆم بە تاقی تەنیا لە شوقەیەکە ئەژیم باشە بەڵام حەمد و سەنا بە خوای گەورە ئازادی خۆم نییە فەزلی خوای گەورەیە کە سپاس بە خوای گەورە هەموو نوێژەکانش یعنی مامۆستا نەبێ بەڕیار نەبێ بە شتێک
دقيقة چارێکێکی ئەمێنێ بۆ نوێژی مەغریب بێ عەسر بێت نیمە ڕۆ بێت من لە مزگەوتم نوێژەکانی خۆم بە مەزبوطی ئەەکەم بەڵام خیلا ئەم مەسلەی خواردنەوەش 2 مانگ جارێ 3 مانگ جارێکەی تینم بۆ دیار ئەم ئەکاونتانە بەکارهێنم ڤیدیۆ شتێکە بینم تەئسیری بێ لەسەرم نابێ قوربان گیان وەکوتم وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى قوربان گیان ژیانی دنیا زۆر کاتیە چۆن دایکت سەفەری قیامەتی کرد تۆش ئاوا سەفەری قیامەتەکەی با بە پاکی بتکەنە ناو ئەوکفنەوە قوربان گیان ئەم مەشروبە تاڵە ئەم قوزەڵ قوسە چیە ئینسان ئاوا عەوداڵی بێت کورە قوربان گەنجێکی وەکو تۆ ئێستا ئەبێ خۆی بۆ خوا یەکلاکاتەوە خۆی بەخوا بفرۆشێت إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة خوا داوات ديكا خود بفروشي خود بو خوا يقلاكيتو عزيزكم أو دنيا روناكي منو تو كبجي هيلين دواي 48 ساعة لنا أو قرية كرم لچاومان أدات بيستي دمو چاومان دا مالي داوين وعورته ناوسك من هموي كرم لي أدات يعني أجر دنياك آوابيا حيفة بو خوانجي گەنجێکی وەکو تۆ ئەبێ ئیسا پرسیاری ئەوەت کردایە مامۆساگیان من ڕۆژانەی 1 لاپەڕە قورئانم بۆ لەبەرەکرێت چی بکەم بیکەمە 2 لاپەڕە مامۆسا شەوی 4 ڕکات شەو نوێژم بۆ کرێ بیکەم چۆن بتوانم 8 ڕکات بکەم مامۆسا چۆن بتوانم